الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. كتابي الأصول الثلاثة وكو حجم يكيك لبچكترين كتابة كاني الشيخ محمد كوري عبد الوهاب بلام وكو ناوروكو أو باساني كلا خوي قرتوا يكيك لمهمترين أو كتاباني همو مسلمانك ببي استثناء همو مسلمانك بيوستا بيخوينتو ليتي بقاتو چونكو باسي أساسياتي توحيد عقيدة كحمو مسلمانك أبي هيبيتو بشويك راستو دروست كتابك أتواني بلي نعمل كيكا باسي سيبنا ما قولكي إسلامك كبريتين لتشيوشي بريتين لو برساراني كعبد بندكاتي كأمريت وأخرتنا وقبركي برساري درباري أو سيرشت اللي أكريت درباري الله عز وجل درباري ديني إسلام درباري پیغمبري إسلام صلى الله عليه وسلم أما أصولي ثلاثة بلام لسرتاي كتابكيوا چەند مەسەلەیەکی گرنگ ڕوونەکاتەوە پێشەوەی بچێتە سەر ئەسڵی باسەکە ئەڵێ یەکەم ئەبێ ئەوە بزانی کە الله عز وجل ئێمەی دروست کرد و ڕزق و ڕۆزیمان ئەدات و هەروە بەبێ بەرنامە لەم ژیانە ئێمەی بەجێ نەهێشتووە کە بە کەیفی خۆمان بەرنامە بۆ خۆمان هەڵبژێرین بەڵکو پێغەمبەری بۆمان ناردووە و بەرنامە و شریعەتێکی ناردووە ئێمە ئەبێ ملکەچی بین و ئەبێ ئیشی پێ بکەین و اینجا بەڵگەی لەسەر ئەهێنێتەوە دووەم شت ئەڵێ الله عز وجل بە هیچ شێوەیەک ڕازی نابێت کەسێک شرکی بۆ قەرار بدات لە عیبادەتیە ئیتر ئەو کەسە ئەگەر مەلائیکەت بێت ئەگەر پێغەمبەر بێت ئەگەر هر کەسێک بێت الله تعالى لێی قبول ناکات یەکسەر بەڵگە لەسەری ئەهێنێتەوە وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا سێم ئەوەیە هەر کەسێ گوێڕایەڵی پێغەمبەر بێ صلى الله عليه وسلم الله تعالى توحید بکات بە هیچ شێوەیەک نابێ موالاتی دژمنانی الله عز وجل و پێغەمبەرەکەی بکات اینجا بەڵگەی قورآن هێنێتەوە لەسەری لا تجد قوما يؤمنون بالله واليوم الآخر إلى آخر آية 22 مجادلة ئەم کتێبەش بە هەمان شێوە شروحی زۆر لەسەر هەیە و هەندێک لەو شەرحانش کراوە بە کوردی لە شەرحە مەشهورەکانی ئەم ئوصول الثلاثة شەرحەکەی شێخ صالح بن عبد العزيز آل الشيخ شرحي عبد العزيز بن باز وشرحي ابن عثيمين وشرحي إبراهيم بن عامر الرحيلي وشرحي تري زهر لسرهية يعني أمانة تنها من لو كتابي كباسي جانامي الشيخ محمد كوري عبد الوهاب كباسم كردو أجينا أصولي ثلاثة شرحي لزور بيزمان كاني سر عرض أمره هيا وشرحي زور هيا بس ما تنها بونونا باسي أمانة ما نكرد کورتەی پێناسەکەمان بۆ ئەم کتێبە ئەوەیە ئەم کتێبە وەکو لاپەڕە و قەبارە بچووکە وەکو گرنگی ناوەڕۆکەکەی زۆر گرنگە بە شێوەیە گرنگە کە هەموو مسلمانێک دەتوانم بڵێم واجبە لەسەری بیخوێنێتەوە چونکو ناوەڕۆکی قورئان و سنەتی لە سەبارەت بە ئەو سێ ئەسڵە لە دینە هێناوەت و بە جوانی پێشکەشتی کردووە صلى الله وسلم وبارك على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا